بەردەوامبوونی بۆردومانی فڕۆکەکانی تورکیا بۆ سەر گوند و ئاواییەکانی ناوچە سنووریەکان گوندنشینانی تازیەبار کردەوە. ئەوە پاشماوەی بۆردومانی فڕۆکەکانی تورکیایە بۆ سەر گوندی زارگەلی. یەکەم بۆمبی فرێدرا و بەر ئەو خانووە کەوتووە کە 2 کەس لە ژێریەوە خەوتبوون. کاتێکیش کە سوکارەکانیان بەهانایەوە دەچن دووبارە فڕۆکەکان ناوەندی گوند و هەمان خانوو دەکەنەوە ئامانج. تارەکە هات تەبعەن خەڵکەکە هەمووی نووس بوو لە خەودا بوو. تارەکەی کەم جار ئەگەر لەیدا لە ماڵی مام خدریا ئەوە یەک شەهیدماندا بوو هەوڵماندا بچین ئەو شەهیدەی بێنین. وەڵا خەڵکەکەمان چوو خەڵکەمان گەیشتنەوێن دەرێ و تارەکە هاتەوە سەری 2 قومبەرەی دیکەی لێدا بەو 2 قومبەرانە زەرەرمان زۆردا. لە بۆردومانەکەدا وێڕای زامداربوونی 11 هاونیشتیمانی 10 کەسیش ژیانیان لەدەستداوە. 2 کەس لەوانە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان و 8 کەسەکەی دیکە هاونیشتیمانی گوندی زارگەلی و هی یەک بنەماڵن. ئێستا مە بە بنەماڵەوە کۆر بووینەوە کەسن نەما بەرام بریندارە بابم بریندارە ئامۆزام نەمان نازانم لە چێ بگرێم جا لە بنەماڵەمان زۆرمان هەیە بنەماڵە بەس هەموو شەهید بوون کەس نەمان نەشی کەسەکە نەدووە نەسێ هەموویان شەهید بوون. سەختی لە بۆردومانەکە و خاپوربوونی بەشی زۆری خانووەکانی گوند و زیان گەیاندن بە سەرجەم پرۆژە خزمەتگوزاریەکان زارگەلی بە تەواوی چۆڵ کردووە. سوڕانەوەی بەردەوامی فڕۆکەکان و ترسود لە ڕاوچەی هاونیشتیمانیان تەنانەت نەتواندرا قوربانیەکان لە گوندەکەی خۆشیان بنێژرێن. گوندە بەشی هەرە زۆری خانووەکانی بە تەواوەتی خاپور کراوە خەڵکی گوندەکەی بە تەواوەتی ئەوەی شەهید بۆ شەهید بووە ئەوەی بریندارە بریندارە ئەوەی دیکەش تەواوی گوندەکەیان چۆڵ کردووە تەواوی پرۆژەکان و تەواوی بەڕ و مەڕ و ماڵات و باغاتی کە لە گوندەکەیدا هەبوو هەمووی لە ناوچووە زەرێکی بێحەد زۆر لە گوندەکەی کەوتووە بەڕاستی. ئێستاشینی تەواوی گوندەکە چۆڵە. بە ئامانجی زیانگەیاندن بە بنکە و بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ماوەی هەفتەیە کە فڕۆکەکانی تورکیان ناوچە سنووریەکانی باشووری کوردستان بۆردومان دەکەن و بەهۆشیەوە وێڕای زیانە گیانیەکان لە ڕیزی هاونیشتیمانیان زیانێکی زۆری ئابووری و ژینگەیش بەرگ و نشینان کەوتووە. دوای 4 ساڵ لە ئارامی ئۆقرەی ناوچە سنووریەکانی باشووری کوردستان بۆ جارێکی دیکە گوندنشینان بوونەوە قوربانی ململانێ سیاسیەکان و ئەوەی دوای من ڕێوڕسمی بە خاک سپاردنی 8 کەسە لە یەک بنەماڵەدا. بەختیار قادر ڕوودا و بناری